لە بنەڕەتدا خەڵکی کەرکووکە بەڵام بۆ پەیداکردنی بژێوی ژیان و ڕاکردن لە تاوانەکانی بەعەس دوای بەجێهێشتنی کەرکووک و عێراق هەریەکە لە وڵاتەکانی تورکیا و یۆنان و سوید گەڕاوە. نیازی عەلی سلێمان وەستای چاکردنەوەی کەلوپەلە کارەبایەکان و دەستڕەنجیم بووە لە وێنە کێشاندا. خلاص کرد تەقاعد دەرچووم لە عەسکەریە، دوایی تەقاعد دەرچووم ئیشم کرد تەلەڤیزیۆن، بەس تەلەڤیزیۆن ئیشم کرد. بۆچی؟ تەلەڤیزیۆن مصلح حتى سال 1980 13 نبوو کەم بوو، ئەنتەگریت کەم بوو، تەرکم کرد. يعني التربية أنتقريدي أبيت يعني تركم كل تأسيسات كهربائية، تأسيسات كهربائية إيش يمكن يعني بيصير وهذا يكسر ما نداخل اسمه تركيا. تركيا ما إيش يمكن من إيش هم تصنيع ثلاجة، تصنيع تلفزيون ثلاجة. مەینەتی و ڕۆژگارە سەختەکان ئاسەواری وەکو نەخۆشی بەجەستەی نیازیەوە ماونەتەوە، بەڵام لەگەڵ ئەو بارە تەندروستی خراپەدا نیازی وێنەیەکی کێشا و بە دیاریدایە کورسات نیوز. خانەی بە ساڵەچوانی کەرکووک نیازی و 17 بە ساڵاچووی دیکەی لە خۆگرتووە. بە وتەی بەرپرسانی خانەکەش ئەگەر هاوکاری بکرێن دەتوانن ڕێژەکە زیاتر بکەن. کادرمان کەمە، ئێمە پێویستمان بە کادرێکی باشەیە، خاصەتەن لەبەرەوەی ئێمە ئەو خانووە ئیسا ئەوڵاخە 16مانەیە بۆ بەیانیان و ئێواران و شەوانیش 16 کەس لەوێ کارمەندە، 5-6 هەرهینن ئیدارین، هەنێکیان لەسەر مەطعەم و شتەکان و خواردنوشتیان بۆ دروستەکەن، هەمووی 3-4 کەسمانەیە کە خزمەتیانەکە، ئەوش پیاناگەین زۆر کەمە. جا لەبەرەوەی ئەگەر بێت و کادر و کارمەندمان بۆ تەخسیس بکرێ و خاصن داوا لە وزارەت شەکەین، ئێمە زۆرجار داواشمان کردو لەبەرەوەی تەعینات و کێشەی ئابوووریەکانمان نەختینەوە عنما وای لێ کردووە نایەنە دەنگمانەوە بۆ ئەو لایەنەوە، وئیلا ئێمامان توانی ئەوانەی وا زیاد پەککەوتوشن و ناتوان خزمەت خۆیان بکەن، ئەوانەشمانەمان توانی وەربگردایە، بەڵام لەبەرەوەی کادرمان نییە و ناتوانین، ئەوە کێشەیەکە بۆ ئێمە. هەرێکێک لەم بەسەڵاتوانەی کە لەم خانەیەدان هێندەی لاپەڕەیەکی مێژوو ڕوودا و زانیاریان لە خۆ گرتووە، بەڵام سەختیەکانی ژیان و هەوڵدان بۆ پێگەیاندنی نەوەکانیان توانا و ڕۆژگارەکانی تەمەنی گەنجی بردوون. کارۆن محەممەد، کورتسات نیوز، کەرکووک.